ئاژەڵپارێزانی کوردستان لەبارەی خراپی دۆخی نێوشەڵتەری کۆکردنەوەی سەگە بێلانەکانی هەولێر و سلێمانی نیگەران و دەڵێن ئەو شەڵتەرانە هیچ مەرجێکی تەندروستی بۆ سەگی بێلانە تێدا نییە. داواکاری لەلایەنی پەیوەندیدار بە زووترین کات خەمێک لە شەڵتەری هەولێر بخوا. سەرۆکی ئاژەڵپارێزانی کوردستان دەڵێت سەگە بێلانەکانی هەولێر ژیانیان لە مەترسیدایە، بەتایبەت لەگەڵ هاتنی وەرزی سەرما و باران. لەلایەنی پەیوەندیدار ڕای دەگەێنێت کە شێڵتەری هەولێر کە بە کوالێترین شێوە دروست کراوە، بەڵام ئێمە ئەو قسەی ڕەت دەکەین لەبەرەوەی شێڵتەری هەولێر هیچ کوالێتێکی نییە، لەبەر ئەوەی کە شێڵتەرەکانی تکە تەمەشا دەکەی وڵاتانی تر شێڵتەرەکانش بە سیستەمێکی زۆر جوان دەڕوا بەڕێوە، بەڵام شێڵتەرەکەی ئێمە تەنها کوشتارگەیەکە. بۆ ڕایگەشت ڕادەگەێنی کە شێڵتەری هەولێر بۆ نمونە زیاتر لە 4000 سەیان تێکردووە، هیچ ناوبڕێکی نییە. نێر، مێ، فەرخە، ئاوس، نەخۆشی، ڤایرۆس، گوڕی، ستێمپەر، پاڵڤۆ هەمووی تێکراوە. ئەخر ئەوە ئەگەر کوشتنێکی بەبەتی نەبێت ئەی چییە؟ ڕێگامان بێک ڕاگەیاندنی نەدایە بستە ژۆری ڕێگا بەوانە ژنادەین بچنە ژۆری چکە باوکە تیجارەت پێ دەکەن. لای خۆشیەوە قایمقامی هەولێر دەڵێت لە هەموو عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەڵتەری هاوشێوەی شەڵتەری هەولێربوونی نییە و ڕۆژانە لەلایەن تیمەکانی شارەوانیەوە خواردنیان بۆ دابین دەکرێت و پزیشکانی ڤێتەرنەریش سەرپەرشتی چارەسەرکردنی سەگە نەخۆشەکان دەکەن. ئێستا ئەمڕۆکە قسەتان لۆ دەکەم نزیکەی 3000 سەگ لەو شوێنەیە. ئەو سەگانە خزمەت دەکرێن ڕۆژانە لەلایەن تیمەکانی شارەوانی و ژینگە پارێزیەوە خواردنیان بۆ دەبردرێتن لە چەند چێشتخانەیەک و ڕێستۆرانتێکی هەولێر کە دیاری کرایە ئەو بەشە خواردنە بۆیە دەگوازرێتەوە. بە زیادبوونی ڕێژەی سەگەکانیش ژمارەی چێشتخانەکان زیاد دەبیتن. پزیشکانی ڤێتەرنەری لەوێ سەرپەرشتی چارەسەرکردنی سەگە نەخۆشەکان و ئەو پرۆسە تەندروستیانەی کە پێویستە لەوێ ئەنجامی دەدەین. ڕێژەی گەستنی هاوڵاتیان بە ڕێژەی 140 کەم بوویتەوە لە ناو شار. هاوڵاتیان زۆر بە وازحی هەست بە کەمبوونەوەی سەگی بێلانە دەکەن. دەتوانم لێم لە هەموو عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست شلتەرێکی وانە. شەڵتەری هەولێر لەسەر ڕووبەری 22 نمزەوی دروست کراوە و تا ئێستا نزیکەی 3000 سەگی بێلانەی تێدایە و وەک ئاژەڵپارێزانی کوردستانیش دەیڵێن تا ئێستا ڕێگە لە زاوزەی سەگەکانی نێوشەڵتەرەکە نەگیراوە و ژمارەیان بەردەوام زیاد دەکات و هەمان گرفت لە شەڵتەری سەگە بێلانەکانی سلێمانیش بوونی هەیە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.